بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی تکەی بەرنامەی دیادە و دەروون بێوەی ئازیز شاد دەبینەوە هیوادارین تەورەکانی ئەم ئەڵقەیەش جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. بۆ مەڵقەیە بە پێویستی دەزانین قسە بکەین لەسەر یەکێک لەوە بەتانەی لە بواری دەروونناسیدا و لە بواری تەندروستی دەرونی قسەی زۆری لەسەرەکرێت، ئەویش بریتە لە وودمە واتە سەدمەی نەفسی و بە ئینگلیزی پێوترێت ترۆما. دیارە بە شێوەیەکی گشتی وودمە یاخود ترۆما سەدمە بریتە لە ڕووداوێکی زەبرئامێز کە کاریگەری هەیە لەسەر دەروون و جەستە و هەروەها لەسەر تەنانەت سۆزی ئەو کەسێکەوە تووشی دەبێت، واتە ڕووداوێکە و ئەو ڕووداوەش مەرج نییە هەموو جارێک فیزیکی بێت یاخود هەموو جارێک زەبرێکی فیزیکی و جەستەی بە کەسەکە بگەێنێت. بۆ نمونە هەندێک جار هەواڵێک لەوانەیە زەبرێکی دەرونی بۆ کەسێک دروست بکات، یاخود خوێندنەوەی هەواڵێک یاخود بینینی دیمەنێک لەوانەیە زەبرێک دروست کات و لە ئەنجامی ئەمەشدا ئەو کەسێکەوە تووشی دەبێت هەست بە ناڕەحەتی دەکات و ترس و لە ڕاوچێ و بێتاقەتی بۆ دروست دەبێت. ئەمە پێدەوترێت وودمەی دەرونی یاخود پێدەوترێت سەدمە. بە شێوەیەکی گشتی بەڕێزان ساڵانە ئەوەی کەوە کۆمەڵی پزیشکانی دەرونی ئەمریکا لە بەحسێکا کردویانە لە لێکۆڵینەوەیەکە ئەویان پیشانداوە کە 50 بۆ 80% خەڵک بە شێوەیەکی گشتی لە ژیانیان ڕوبەڕووی ڕووداو دەبنەوە، واتە هەموو 50% خەڵک بۆ 80% خەڵک لە سەرگۆی زەوی بۆیان هەیە ڕوبەڕووی سەدمە بنەوە و جۆرەکانی ئەو ڕوودمانەی کەوا کەسێک دووچاری دەبێت دوو جۆرن بە شێوەیەکی گشتی. جۆری یەکەمیان لە ناکاوە و یەک جار لەوانەیە ڕووبدات، بۆ نمونە ڕووداوی هاتوچۆ، بۆ نمونە کارەساتە گەورەکانی وەکو لافا و بوومە لەرزە و ئەم کارەساتانێکەوە یەک جار ڕوودەن لە ناکاویشن. جۆری دووەمی وودمە یاخود سەدمە ئەم جۆرەیان درێژخایەنە و چەند جارەش دەبێتەوە، بۆ نمونە توندی تیژی دش بە ئافرەت خێزان، توندی تیژی دش بە منداڵان، ئەشکەنجەدان لە بەندیخانەکاندا ئەو زەبرانەی کەوا بەردەوامن و دووبارە دەبنەوە. بە شێوەیەکی گشتی دیارە ئێمە وەکو کورد لە وڵاتێک دەژین کەوا بە چەندین شەڕی گەورەی تێپەڕیوین، بۆ نمونە شەڕی عێراق و ئێران کێمێچێک لە قوربانیەکانی بووین بە جۆرێک لە جۆرەکان، شەڕەکانی ناوخۆش، شەڕی هێزە سیاسیەکان، شەڕەکانی تر لەگەڵ ئەو دژمنانەی کە هەمان لە دەرۆ پشتی خۆمان، هەموو ئەمانە و چەندین گرفتی دیکەی سیاسی و کۆمەڵایەتی و چێشەکانی خێزان و هەموو ئەمانە وای کردو کە تاچی ئێمە تاچی کورد لە بەردەم ئەگەری توش بوون بە وودمەی دەرونی بێت واروها کاریگەریەکانیشی لەسەر هەبێت. دیارە کاتێک کەسێک ڕوبەڕووی زەبرێک دەبێتەوە و تووشی ئەو وودمە دەرونیانە دەبێت، کاریگەریەکانی لەسەر جەستە و دەرونی و لەسەر تێکڕای ژیانی دەبێت و لەوانەیە تووشی چەندین گرفتی دەرونی و جەستەیی و تەندروستی بێت. پێش ئەوەی بڕۆینە سەر گرنگترین ئەو دەرکەوت و دەرئەنجامانەی کەوا وودمەی دەرونی بۆ کەسێک دروستی دەکات، بابێکەوە بینەری ئەم راپۆرتە بینکەوە هاوکارانمان بۆیان ئامادەکردوین. بفەرمون. تەنگەژەیان فشاری دەرونی دوای زەبر کە پێی دەڵن PTSD جۆرێکە لە جۆرەکانی دڵڕاوکێ و تووشی ئەو کەسانە دەبێت کە ڕوبەڕووی ڕوودا و هەواڵی ناخۆش و ترسناک دەبنەوە. لە کاتی ڕوبەڕەبوونەوەی ڕووداوێکی ترسناک یان بیستنی هەواڵێکی مەترسیدار ئاساییە هەست بە ترس و دڵڕاوکێ بکەین. ئەم ترسە دەبێتە هۆی چالاکردنی چەندین دیاردەی فیسیۆلۆژی لە ناو جەستە و دەرونی ئادەمیزاد بۆ ئەوەی ئادەمیزاد ئامادە بکەن بۆ ڕوبەڕەبوونەوە و بەرگەگرتنی ئەم ڕوودا و مەترسیدارانە لە کاتی هەبوونی تەنگەژەی دەرونی دوای زەبر. ئەم کاردانەوە و ئەم سیستەمە گۆڕانکاریە بە سەردێت بە جۆرێک ئەوانەی تووشی ئەم حاڵەتە دەرونیە دەبن، تەنانەت کە ڕووداوەکەش بەسەر دەچێت ئەوان هەر لە ترس و دڵڕاوکێدا دەژین. ئەگەر چێم حاڵەتە لە ئافرەتان زیاترە، بەڵام هەموو ڕەنگەزێک و هەموو تەمەنێکیش بۆی هەیە تووشی تەنگەژەی دەرونی دوای زەبر بێت. گرنگترینە و ڕووداوانەی دەبنە هۆی دروستبوونی تەنگەژەی دەرونی دوای زەبر بریتین لە شەڕ و جەنگەکان و ڕوودا و کارەساتە سروشتیەکان، توندوتیژی خێزان و دەستدرێژی جەستەیی و سێکسی، ڕووداوەکانی هاتوچۆ و چەندین ڕووداوی تر. بۆ توشبوون بە تەنگەژەی دەرونی دوای زەبر مەرج نییە هەموو جارێک کەسەکە خۆی لە ناو ڕووداوەکەدا بژی، بەڵکو هەندێک جار حاڵەتەکە لەوە دروست دەبێت
کە کەسێکی نزیک یان ئەندامێکی خێزان تووشی ڕوودا و کارەسات دەبێت. هەروەها دوور نییە تەنگەژەی دەرونی دوای زەبر لەوە دروست بێت کاتێک کەسێک لە تەلەڤیزۆن یان لە دەستگاکانی دیکەی ڕاگەیاندن ڕووداوێک یان هەواڵێکی دڵتەزێن دەبینێت یان دەبیستێت یانیش دەخوێنێتەوە. هەر بۆیە یەکێک لەو گروپانی کە ئەم حاڵەتە بە ڕێژێکی بەرز لە ناویاندا بەدی دەکرێت بریتیە لە ڕۆژنامەوان و میدیاکاران. کەسێک کە تووشی تەنگەژەی دەرونی دوای زەبر بێت بەردەوام ئەو هەستەی بۆ دروست دەبێت کە دووبارە لەناو ڕووداوەکەی و ناوەناو فلاشباک و چەند دیمەنێکی ڕووداوەکەی دێتە پێشچاو و بەمەش تووشی شڵەژان و دڵەڕاوکێ دەبێت. خۆ دوورگرتن لەو شوێن و کەسوشتانی کە ڕووداوەکە دێنەوە یاد نیشانێکی دیکەی تەنگەژەی دەرونی دوای زەبرە. جگە لەمانە کەسی توش بوو بە تەنگەژەی دەرونی دوای زەبر زیاد لە پێویست بە ئاگایە و زوود ڕادەچڵەکی و بەردەوام چاوەڕێی ڕوودانی شتێک دەکات. ئەمە ژوا دەکات بەردەوام لە دڵەڕاوکێ و بێتاقەتی دابێت و خەوی تێکچێت و خەونی ناخۆش ببینێت. مەرجنیە هەر کەسێک ڕوبەڕووی کارەسات و ڕوودا و هات تووشی نەخۆشی تەنگەژەی دەرونی دوای زەبر بێت. هەبوونی پاڵپشتی کۆمەڵایەتی و هەبوونی باوەڕی ڕۆحی و ئاینی و ئەزمموی و توانای و خۆگونجاندن لەگەڵ کارەسات و ڕووداوەکان کەمی فشار و سترێس لە ژیانی هەمووان فاکتەرێکی گرنگم بۆ توش نەبوون بە تەنگەژەی دەرونی دوای زەبر. تەنگەژەی دەرونی دوای زەبر حاڵەتێکە چارەسەری هەیە. بەشێکی زۆری چارەسەری بریتە لە ڕێنمایی و پاڵپشتی دەرونی و کۆمەڵایەتی و باشترکردنی کوالیتی ژیان. هەندێباری ئاڵۆزی تەنگەژەش بە تایبەت ئەگەر خەمۆکی و نیشانە جەستەیەکان و بیری خۆکوشتنی لەگەڵ بوو ئاوا بە دەرمانی دژە خەمۆکی و دڵەڕاوکێ چارەسەر دەکرێت. بەڕێزان یەکێک لەو حاڵەتانەی کەوا کەسێک دوای ڕوبەڕووبوونەوەی زەبرێک تووشی دەبێت بۆی هەیە تووشی بێت با بڵێن بریتە لە کاردانەوەی لە ناکاو بۆ زەبر. ئەمەیان بە پێی کۆمەڵەی پزیشکانی دەرونی ئەمریکا و بە پێی ئەو ڕێکەوتانێکەوە پزیشکانی دەرونی ئەوروپاش لەسەر ڕێکەوتون حاڵەتێکی دەرونیە لە دوای ئەوەی کەسێک تووشی زەبرێک دەبێت هەواڵێکی دڵتەزێن دەبیستێت ڕووداوێکی هاتوچۆ یاخۆ ڕووداوێکی ناخۆش لە ژیانیا بەسەری دێت تووشی ئەم حاڵەتە دەبێت و نیشانەکانی ئەم حاڵەتە ڕۆژێک تا مانگێک درێژەیان هەیە و گرنگترین نیشانەکانیشی بریتین لەمانەی خوارەوە. یەکەم نەخۆشەکە وا هەستەکات کەەوە دووبارە لە ناو ڕووداوەکەیە و هەست بە بێتاقەتی و بە ناڕەحەتێکی زۆر دەکات و نیشانەکانی چەند وێنەیەک دیمەن یان چەند دیمەنێکی یان فلاشباکێکی ڕووداوەکەی بەردەوام دێتەوە بەرچاو لە شەودا کە دەخەوێت خەونی ناخۆش بە ڕووداوەکە دەبینێت و کاتێک ئەوەی دێتەوە یاد دڵە کوتێ دەیگرێەوە بێتاقەت دەبێت. نیشانی دومی ئەوەیەکەوە نەخۆشەکە یاخود ئەو کەسی تووشم حاڵەتە دەبێت خۆی دەگرێت لە هەموو ئەو وێنە و دیمەن و کەس و شوێنانەی کەوا ڕووداوەکەی دێنەوەیات. بۆ نمونە ئەگەر ڕووداوێکی هاتوچۆی کردبێت لە شوێنەکە با بڵین لە فلکەیەک لە فلکەکانی ناوشارە کاتێک تووشم حاڵەتە دەبێت هەمیشە هەڵدا نەڕواتەوە بۆ ئەو فلکێ بۆی ڕووداوەکەی نێتەوە یاخود کەسێکەوە لە ماڵەوە بەردەوام تووشی زەبری خێزانی بێت تووشی تونتیژی خێزانی بۆ ئافرەتێکە یاخود منداڵێکە هەمیشە حەز دەکات ئەو شتانە خۆی دوور بگرێت لەو شتانێکەوە ئەو زەبریان دێنێتەوە یاخود ئەم تونتیژەی دێنێتەوە ئەمە نیشانەیەکی دیکەی کاردانەوەی لە ناکاوە بۆ ڕووداوەکان. نیشانەی سێمی ئەوەیەکەوە کەسەکە هەمیشە بە ئاگایە هەمیشە زیاد لە پێویست وشیار و بە ئاگایە. ئەمە یانی چی؟ بۆ نمونە کەسێکەوە ئەم حاڵەتەی هەیە بە شێوەیەکی گشتی هەمیشە چاوەڕێی شتێک دەکات ڕوودات هەمیشە کاتێکەوە هۆڕنی سیارەیەک دێ کاتێکەوە تەقەیەکی بچووک دێت ئەم زیاد لە پێویست ڕادەستە چێر زیاد لە پێویست بە ئاگایە وشیارە چونکە ئەزمموی پێشینەی هەیە لەگەڵ ڕوودا و لەگەڵ نەخۆشەکەدا. ئەم نیشانە ئەگەر لە مانگێک بۆ لە یەک ڕۆژ بۆ یەک مانگ درێژیان هەبوو ئێمە پێ دەڵێن کاردانەوەی لە ناکاوە بۆ ڕوودا و ئەگەر هاتوو نیشانەکان مانگێک زیاتریان خایاند و بە شێوەیەکی ئالۆستر هات و تونتر بوون بۆ منە نەخۆشەکە لەوانێت لەگەڵ یا تووشی خەمۆچی بێت لەوانەیە تووشیت لە ڕاوچێ دەبێت لە هەموو شتێکە ترسێ خەونی زۆر ناخۆشە بینێ هەندێک جار ئەوەندە تون دەبێت حاڵەتەکەی ئەگاتە حەدیەوەی کەەوە ئەوەندە فلاش باکی بۆ دێ ئەوەندە دیمەنەکانی ڕووداوەکە دێتەوە یاد بیر لە خۆکوشتن و لە مردن دەکاتەوە. لەم حاڵەتانە ئێمە دیارە ئەمە پێی دەڵێن تەنگیژەی دەرونی دوای زەبر ئەوەی کە بە ئینگلیزی پێ دەوترێت PTSD کەمە نەخۆشیێکی زۆر باوە بەشێکی زۆر لە خەڵک تووشێ بێت بە تایبەت ئەوانەی کەوا تووشی ئەشکەنجەدان بوون لە زیندانەکان ئەوانەی کەوا تووشی زەبری خێزانی دەبن تونتیژی خێزانی دەبن ئەوانەی کەوا لە جەنگە دوورەکان درێژەکان دێنەوە هەموو ئەمانە بۆیان هەیە لە داهاتوودا تووشی ئەم حاڵەتە بن و ئەم نەخۆشیە PTSD لە ئەمانەیە باوە و زۆرە. دیارە بەڕێزان بە شێوەیەکی گشتی ئەم حاڵەتە چارەسەری هەیە و
لە تەک ئەوەی کەوا نیگەرانی بۆ خەڵکەکە دروستەکە کە تووشێ بن بەڵام خۆشبەختانە چارەسەری هەیە و ڕێوشوێن هەیە بۆ دەرباز بوون و ڕزگار بوون لەم نیشانانە و گرنگترین شێوازێکیان بریتە لە دانیشتنی دەرونی ئێمە دانیشتن لەگەڵ ئەو نەخۆشانە دەکەین دووبارە بیرکردنەوە و تێگەیشتنیان بۆ ڕوودا و بۆ کارەساتەکان جارێکتر دەگۆڕین تیان دەگەینین کەم کارەساتە کۆتاییان پێ هاتووە و ئیتر لە ڕێگەی چەند دانیشتنێکەوە ئەم بیر و بۆ چوونانیان لەلا دروست دەکەین کە ئەوان لە ئەماندان کە ئەو کارستانە کۆتاییان پێ هات و دەبێت ئەو بەردەوام بێ لە ژیان لاندی حاڵەتی زۆر توندا کاتێکەوە خەمۆچی لەگەڵا بێ بیری خۆکوشتنی لەگەڵا بێ و تەسیر کاتە سەر نیشانە جستەیەکانی بۆ دروست بێت لەو کاتاندا ئێمە هەندێک زار دەرمانیش بۆ نەخۆشەکان نووسین یاخود کەسێکەوە خەوی تێکەچێ لەگەڵی ئێمە بۆ کۆرسێکی کورت بۆ ماوەی هەندێک زار 3 مانگ بۆ 6 مانگ دەرمان بۆ ئەو نەخۆشانە نووسینەوە بە شێوەیەکی باش لەم حاڵتە دەربازیانە بێ و نەجاتیانە بێ خۆشبەختانە بەڕێزان لە چەند شارێکی کوردستان چەند سنتەرێکی تایبەت بە مامەڵەکردن لەگەڵ توندوتیژی و زەبر و هەروەها ودمەی دەرونی هەیە یەکێک لەو سنتەرانە لە شاری سلێمانیە کە سنتەرێکی تایبەتە بە چارەسەرکردن و مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانێکەوە تووشی ودمەی دەرونی و زەبر بوون بۆ ئەوەی زیاتر ئێمە ئاشنای ئەم سنتەرە بین پێم باشە لە ڕێگەی بەڕێز کاکسەڵا حەسەن کە لەو سنتەرە کار دەکات پێویستی درێژی ئەم سنتەرە بین و بزانین چۆن مامەڵ لەگەڵ نەخۆشەکانەکەن و ئەو حاڵەتانێکەوە بۆیان دێن چۆنن فەرم بابێکەوە ئەم لێدوانەی کاک سەڵاح ببینین. سنتەرەکەمان ناوی ماڵبەندی ڕاهێنان و چارەسەرکردنی زەبری دەرونیە لە ساڵی 2007 لەلایەن ڕێکخراوی هارتلاند ئەلایەنس بە هاوکاری فەرمانگەی تەندروستی دامەزرا بە مەبەستی دروستکردنی خزمەتگوزاریی نوێ لە شاری سلێمانی و بتوانین لە شاری سلێمانی شەو بە ناوچەکانی تری هەرێمی کوردستان خزمەتگوزاری پێشکەش بکەین بە گروپێکی تایبەت لەو کەسانەی کەوا لە ژیان یانە کە تێ ئەپەڕن بە کۆمەڵێک ڕووداوی ناڕەحەت و توندا و بەهۆی ئەو ڕووداوانە تووشی کۆمەڵێک کاردانەوەی دەرونی ئەبن کە لە نێویاندا ئەو بارە دەرونیە گشتیانێکەوە ڕوودا و دروستیەکە بۆی بتوانین خزمەتگوزارێکی تایبەت پێشکەش بەو گروپە بکەین. ئەوانەی کەوا زیاتر ئێمە ئەتوانین کاریان لەگەڵا بکەین بریتین لەو حاڵەتانەی کەوا قوربانیان یاخود ڕزگاربووانی ئەشکەنجەن لە ژیانیانە بە ڕووداوی گرتن و ئەشکەنجەدانە تێپەڕیون و هەروەها ئەو حاڵەتانەی ترکەوە بە زروف و بارودۆخی شەڕ و جەنگا تێپەڕیون و ئەو کاریگەریانی کەوا ڕووداوەکان لە سەریان دروستی کردووە ئایا ئەو کەسە وەکو بەشداربوویەک لە جەنگا بەشدار بوو بێ یاخود بەهۆی بردومان و قەسف و ئەو زروف و بارە نەهەموارانی کەوا زروفی جەنگی هێنێتە پێشەوە ئەوە گروپی دووەمە کە ئێمە کاریان لەگەڵاکەین و گروپێکی تر لەوانی کە ئێمە کاریان لەگەڵاکەین بریتین لەوانی کەوا بە ناو تونند و تیژێکی توندی ناو کۆمەڵگە یاخود خێزانە تێپەڕیون و ئەوشبارێکی دەرونی ناڕەحەتی لەسەر دروست کردوون کە ئێمە باسی زروفی جەنگمانکە تقریبا فراوانە بە تایبەت لە وڵاتی خۆمانە زیاتر ئەوانی کەوا بە ڕووداوی ئەنفالە تێپەڕیون کە سوکاری ئەنفال ئەوانی کەوا قوربانیانی قەسف و بردومان و کیمیاباران ئەوانە ئەو گروپانن کەوا ئەمێ ناومان ناون تووشی بارودۆخێکی ناهەموار هاتوون بەو زروفانە کە ئەویش بریتە لە توشبوون بە تەنگژەیەکی دەرونی لە پاش ئەو زەبرەی بەسەریان هاتووە پێویستیان بە چارەسەری تایبەت هەیە. سەرەتا ئێمە حاڵەتێکە ئێمە بۆ ئەوەی وەری بگرین پێویستە فۆرمێکی تایبەتی خۆمان هەیە کە بزانین ئایا ئەو حاڵەتە تا چەند ئێمە ئەتوانی خزمەتی پێ بکەین ئەو فۆرمە پڕەکەینەوە دواتر حاڵەتەکە لە ڕێگەی وەرگرتنی مەوعیدی تایبەتی خۆیەوەیەتە سنتەرەکەمان و لێرە لەلایەن کەسانی تایبەتی دەرونیە و کە لە واری دەرونیا پسپۆڕن ئەوین لێ حاڵەتەکە واروەها جگەلەوە لەلایەنی پزیشکی دەرونیاوەتە پزیشکی تایبەتی دەرونی بە هەمان شێواز ئەیبینێ و لەگەڵیشا ئێمە کەسانی تایبەتمان هەیە لە باری کۆمەڵایەتی کە پیانەوە تێداوینکەری خزمەتگوزاری کۆمەڵاتیەکان بۆ حاڵەتەکان لە ناو سنتەرەکەمان ئەو خزمەتگوزاریە هەبێ یاخود لە دەرەوەی سنتەرەکەمان بۆی هاوکاری بکەین ئەو کەسە بگەینە خزمەتگوزاریەکان کەواتە ئێمە تیمێکمان هەیە بۆ دامینکردنی ئەم خزمەتگوزاریانە و لێرەیە کاتێک کە حاڵەتێک گێتە لای ئێمە ئەگەر هاتو پێویستی بە خزمەتگوزاریە پزیشکی دەرونیەکە هەبوو ئەوە دەرمانی تایبەت هەیەکەوە دابینیەکەین بۆ حاڵەتەکە واروها ئیشکردن بە شێوازی دانیشتنی دەرونی دانیشتنواتە سایکۆفێراپی کە ئێمە چۆن بتوانین لەگەڵ حاڵەتەکە بە شێوازێکی دانیشتن کار لەگەڵ حاڵەتەکە بکەین کە ئەمیش ئێمە بە شێوازی تاچی لەگەڵ نەخۆشە کارەکەین واتە ئەگەر هاتو نەخۆشەکە پێویستی بە چارەسەری دەرونی تاچی هەبوو و لەنێ ئەو شێوازە چارەسەرانی کە ئێمە لە چارەسەری تاچیا بەکارێنین چکە مەستافەکانمان بەگشتی بۆ ماوەی ساڵانێکی ڕابرد و بە تەواتی ڕاهێنراون لەسەر شێوازی کارکردن لەگەڵ قوربانیانی زەبری دەرونیە لەوانە بۆ نمونە جۆری چارەسەری دەرونی CBT
واتە کۆگنێتیڤ بیهێڤیۆرال تێراپی واتە کارکردن لەسەر بیرکردنەوەی کەسەکە و هەروەها ڕفتاری کەسەکە لە هەمان کاتە و حاڵەتی ترمان هەیە لەوانە لە چارەسەرکردن کە پێویستی ئەبێت بە چارەسەری CPT کۆگنێتیڤ پرۆسێسینگ تێراپی کە بە هەمان شێوە کارکردنە بە تەرکیزکردن زیاتر لەسەر لایەنی بیرکردنەوەی تاکەکە و لە هەمان کاتیشە حاڵەتی تری تایبەت کەمانە لە دنیا دەتوانین بڵێن نوێن هەندێکیان وەوانە CBI کە پێوتێ Component Based Intervention بە پێی گونجاوی ئەو جۆرە چارەسەرە تا چ ڕادەیەک گونجێ لەگەڵ حاڵەتەکە ئایا ئەمە خەمۆکی هەیە دڵەڕاوکی هەیە ئەو کەسە ئەتوانێت معالیجەکە یاخۆ چارەسازەکە جۆری چارەسەرەکە هەڵبژێرێ بۆ بەکارهێنان لەگەڵیە ئەمە بە شێوازی تاکی لە هەمان کاتشە ئێمە شێوازی چارەسەری خێزانیمان هەیە گەر جگە لە تاکەکە خێزانەکەیشی ئەندامێک لە خێزانەکەی پێویست بوو لە چارەسەرەکە بەشدار بێ ئێمە ئەتوانین بەشداری پێ بکەین و چارەسەری خێزانی بۆ ئەو حاڵەتە بکەین کێتە لامان و جۆری چیتر لە چارەسەر بیتە لە چارەسەرکردن بە شێوازی گروپ ئێمە گروپێک لەو حاڵەتانی کە بە ڕووداوێکی نزیک لە یەکتر یاخود ڕووداوی هاوشێوەیە تێپەڕیون وەکو ئەوانی کە بە ئەنفالە تێپەڕیون بێنمونە ئێمە بە شێوازی گروپ کارمان لەگەڵا کردوون لێر یاخود لە ناوچەی خۆیان کە ئێمە بە شێوازی گروپ چەند گروپمان لە کەسوکاریان فعالەکان دروست کردووە توانیمانە خزمەتگوزاری دەرونی کۆمەڵاتیان پێشکەش بکەین لەو ڕێگەیەوە لەبەرەوە من ئامۆژگاری و ڕێنماییم بۆ هەموو ئەو کەسانی کە بۆ بارودۆخە تێپەڕن ئەوەیە ئەگەر هاتو تۆ بە ڕووداوێکی سەبراوی ناڕەحەتا تێپەڕی گرتن و ئەشکەنجەدانە بارودۆخی شەڕ و جەنگە یا ئەو زۆرفە ناڕەحەتانی تری تونند و تیژی کە ئینسان پێیە تێپەڕێ پێویست بەوەکە لە دوای فترەیە کە نەوتوانی مامەڵی لەگەڵا بکەین نەتوانی خۆت بگونجێنی لەگەڵ کاردانەوەکەیە کە هاتوۆتە پێشەوە پێویست بەوەکە سەردانی پسپۆری تایبەتی دەرونی بکەیت بە تایبەت ئەگەر بکرێت ئەم شێوازە سنتەرانەکەەوە هەیە تایبەتن بەکارکردن لەگەڵ ئەو حاڵەتانەیەکەوە تووشی ئەم جۆرە ناڕەحەتی دەرونیە ئەبن پێویست بەوەکە سەردانی ئەم جۆرە شوێنانە یاخود پسپۆڕێکی تایبەتی دەرونی پزیشک یاخود کەسانێکی تایبەت لە بواری دەرونیە بۆی بتوان هاوکاریان بکەن جارێکی تر ئەم کەسانە بگەڕێنەوە ژیانی ئاسایی خۆیان بەڕێزان بابەت یەکتر کە گرنگی قسەی لەسەر بکەین بریتە لە تازیەباری واتە ئەو حاڵەتە دەرونیەکەوە لای کەسێک دروست دەبێت دوای لە دەستدانی کەسێکی خۆشەویست لە خانەوادەکەی یاخود دوای دەستدانی ئیشێک لە دەستدانی کەلوپەلێکی خۆشەویست ئیتر هەر شوێنە هەر شتێک بێکە لە ئەو خۆشەویست بێت و مانایەکی هەبێت دیارە بە شێوەیەکی گشتی ئەو کاردانەوانەی کەەوە دروست دەبن لە دوای لە دەستدانی شتێکی خۆشەویستیان کەسێکی خۆشەویست چار قۆناغی سەرەکی هەیە قۆناغی یەکەمیان بریتە لە سڕبوون و ناڕزای پیشاندان لەم قۆناغەدا کەسەکە لەبەرەوەی سەدمەی ئەم هەواڵە زۆر لە لای توندا لەوانەیە سڕە بێ وەکۆڵی هەستەکانی سڕە بن بۆ چەند سانیەک لەوانێ هەندجار بۆ چەند خولەچێک هەندێک جار لەوانەیە چەند ڕۆژێکیش باوەڕ ناکە کەم ڕووداوە ڕوویداوە ناڕزای پیشاندا و تووڕە ئەبێ و زۆر بێتاقەتە بێت واروەها لە قۆناغی دووەمدا ئەو کەسە دەست دەکا بە بیرکردنەوە و گەڕان بە دوای ئەو شتەیە ئەو کەسی لە دەستی داوە بۆ من لە ماڵەکە تعزیەکەیە لە دوای هەفتەیەک دو هەفتەی تر کە خەڵکە ڕوا دەستەکە بیرکردنەوە و لەوێشدا لەو کەسێکەوە لەی دەستی چووە ئیتر گریان و یادگاریەکان دێتەوە یاد دەستەکە بە گریان دەستەکە بێتاقەتی ئەڕواتە ژوورەکەی شتەکانی بینە زیاتر بێتاقەتە بێ و لە قۆناغی سێمدا بریتە لە قۆناغی ناڕێکخراوەی ئیتر دوای ئەوە کەسەکە هەستەکە کە تەواو بەڕاستی بەتەنایە ئەو کەسێ دەست چووە بۆیە بە تەواوی بێتاقەتە بێ و تووشی هەست بە بەتاڵ بوونیەکە هەستەکە بەتاڵە تەنایە کەسە دەرو پشتی نییە و خەمۆچی دای دەگرێت دوای سەبر دوای ماوەیەک هەستەکات کە بەڕاستی پێویستە لە ژیان بەردەوام بێت و ئیتر ئەو کەسایە ئەو شتە ناگەڕێتەوە و ناکرێوی شەرواب بێنێتەوە بۆیە سەبر خۆی کاتەوە بەڕێک خستن و جارێک ڕواتەوە ناو ژیان جارێکتر پەیوەنیتر دروستەکەوە تێکەڵە بێتەوە بە خەڵکوە ئاسایە بێتەوە ئەم قۆناغانە هەمووی بە شێوەیەکی تەندروست ئەگەر هەر کەسێک پیاتە پڕێت ئاساییە هەر کەسێک لە ئێمە کەسێکی خۆشەویست شتێکی خۆشەویست دەستدەین ئەوە توش دەبین بەڵام هەندێک زار بەڕێزان ئەم حاڵەتە زۆر ئالۆزە بێت ئەوش لە چەند شێوازێکی هەیە یان ئەوە تێ ئەسڵەن ئەو ماوەیەی کە بۆی دانراوە بۆ منە لە هەندێک کولتور 6 مانگ بۆ ساڵێکە تازیەباری لە حەدی خۆی زیاتر تێپەڕی ئەوەی ماڵی ناتەندروستە خەڵک هەیە بە ساڵەهای ساڵ جلی ڕەشە پۆشێ ناڕاتە هیچ ئاهەنجێک ناڕاتە هیچ شوێنێک تێکەڵ بە کەس نابێ ئەمە بەڕاستی ئێمە ئەڵین ئەمە تازیەباریەکی نەخۆشیانەیە پێویستی بە چارەسەری هەیە یاخود هەندێک جار ئەم زۆر ئالۆزە بێ بۆ نمونە ئەو کەسێکی دەستداوە هەرگیز ئەو خواردنانە ناخوات کە ڕۆژێک لە ڕۆژان ئەو کەسایی کە لە دەستی داوە خواردوێتی ئەو جرکانە ناپۆشێک ئەو کەسە لەبەری کردووە ژوورەکەی بە چەندین ساڵدا خەناڵێک هیچ کەسێک بڕاتە ژوورەکەی دەستکاری کەلوپەلەکانی بکەن ئەمە دیسانەمە پێڵین تازیەباری ئالۆزە و پێویستی بە چارەسەری هەیە بە شێوەیەکی گشتی یارم حاڵەتە ئەگەر گەیشت ئەو بارە ئالۆزە پێویستی بە چارەسەری هەیە کە لەوانەیە لە بەشی دومی بەرنامەکە لە ڕێگەی وەڵامی ئێوەی بەڕێز بینەسەری بەڕێزان لێرەدا من ناوبڕێک وەرەگرم و دوای ئەوە ئێوەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانیان ئارتی یاخود لە ڕێگەی ئەدرسی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکی تا بە بەرنامەی دیاردە دەرون پرسیارەکانتان
تایبەت بم تەوەرە بنێرن ئێمەش وەڵامتان دەینەوە فەرموو. بەڕێزان جارێکی تر سڵاو دیارە پەیوەندی تەلەفۆنەکان وەردەگرین سەرەتا کاک هەڵکەوتمان لەگەڵ لە شاری پێنجێن فەرموو کاک هەڵکەوت ئەم کاتت باش کاک دکتۆر ئەو کاتر باش گیانی من زۆر سپاس دەکەم کاک دکتۆرەوە من ماوەی ساڵێک و 6 مانگە تووشی خەمۆکی بووم سەلامەتیە ئەمجا لە نەخۆشێکی جەستەیە توش بووم بەڕاستی جەڵدە لێیام من لایەکی سەرم وشک بوو ئێدە زۆر بێتاقەتم دایما ئەترسام هەموو دوام لێ توانێت بەڵێ بەڵێ کاک هەڵکەوت زۆر بێتاقەتە بووم لە هەموو شتێک ئەترسام بەڵێ ئەجا پرسیارەکە چی کاکە ڕێبوارجان کاکە هەڵکەوتجان ببوورە بڵێم ئێستا چارەسەری ئەو نەخۆشی من هەیە بڵین ئەو خەمۆکیە بەڵێ بێگومان کاکە هەڵکەوتجان ئەو حاڵەتی تۆ کە تۆ باسیەکەیت خەمۆچیە ئەگەر بەڕاستی نیشانەکانی خەمۆچی بێت کە وتمان خەمۆچی هەرەوەنی تۆ دڵتتون بێت چەند نیشانەیەکی هەیە و ئێمە لە ئەڵلقانی تر باسمان کردووە بۆ زانیاری زیاتر دەگەڕێت توانی بگەڕێتەوە بۆ سایتی NRT کە هەموو بەرنامەکانی لێدانراوە بە تایبەت بەرنامە توانی بگەڕێتەوە سەر بەرنامەی خەمۆچی لێ باسی نیشانەکانمان کردو ئەگەر بەڕاستی تۆ ئەم نیشانانت هەبێ بەڵێ بێگومان پێویست بە چارەسەریەوە چارەسەریشی هەیە و خەمۆچی یەکێکی لەو نەخۆشیانەی کەوا قابلی چارەسەری نەبێت بەڵام تۆزێ پێویستی بە سنگفراوانی بە ماوەیەکی باش هەیە پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنی وەرەگرین کاکە ڕێبوار دکتۆر یان سلام علیکم سڵاو کاکە برا با قوربان ڕێبوار لە سایقۆ سپاس با قوربان دکتۆر یاوا نزیکە 8 مانگە بخۆ ئەگەدا عادەی دنیام کردووە یانی نەخەومە نەخۆراکم بێزان لە خۆم ئیتر نییە چوومەتە سلێمانیش بەخوا چوم بۆ چوومەتە سلێمانیش بەخوا عادەی دەرونیم کردووە حەبی پیاوم کە حەبەکەم پێ سڕە بم سرم و وەختە بێنم بسووتێ کاکە ڕێبوار تۆ بۆ ڕۆیشت ئەو هەموو هێشتا من نازانم گرفتی جەنابەت چییە گرفتەکەت چییە بۆ ڕۆیشت ئەو هەموو یان وەڵای گرفتەکەم لە خەفەتەوەم لێ هاتووە ئۆکتۆبەر چیت لێ هاتووە کاکە ڕێبوارجان یان وەڵی بڵم چیم لێ هاتووە مەعیدەمەکەوتە پەلەپەل بەڵێ دکتۆر بەڵێ کاکە ڕێبوار دکتۆر جەماعیدەمەکەوتە پەلەپەل و گەتاخەتە بم و بێنم ئەلەرزێ و ئەڵێشتە بە دەمارەکە ماتوچووەکات بەڵێ چەندە خایەنێ کاکە ڕێبوارم حاڵەتەی جەنابەت جان چەندە خایەنی هەموو جارێک والله هەموو ڕۆژێوام بەخوان ئەزانم هەر جارێکە بۆ دێت چەند دقیقا خایەنێ چەند چرکە خایەنێ چەند سەعاتە خایەنێ والله تقریبا بەکاتم بەیانیان کەسم زۆر بێتاقەتم باشە کاک ڕێبوار دیارە ئەم حاڵەتی جەنابێت بەڕاستی ڕەنگە وەکۆی کەوتم ئەوەش حەقەیەکمان لەسەر کرد کە پێڵێن حاڵاتی تۆقین پانیک ئەتاک کە تایدا بۆ چەند سانیەک یان چەند خولەشێک کەسێک هەستەکە دڵی پەلەپەل لێدا ئەندامەکانی ناوەوەی لەرزەیان گرێت هەناسەی سوارە بێ ئەڵێ خەریکە ئەمرم ئێستا ئەبورێمەوە دیارم حاڵەتە هیچ پێویست بە ترس ناکەمە حاڵەتێکی جەستەینی حاڵەتێکی تەواو دەرونیە و ئەگەر بێت و ئەو دەرمانەی دکتۆرێک بۆ تەنووسێ بە تەواوی دەرمانەکان هیچ نەخۆشیەکەی جەنابەت بن دکتۆری دەرونی ئەڵێم کاکە ڕێبوارجان بێگومان چارەسەری هەیە و ئەو کاتە ئەم حاڵەتە نەجاتە بێ و هیوادارم کەوا بەزووی لێت چارەسەر بکەیت کاک یادگار وەرەگرین لە شاری هەولێر فەرموو کاک یادگارجان کاک یادگار لە شاری هەولێر فەرموو برا دیارە پەیوەندەکەی کاکە یادگار پچراوە بەڕێزان یەکێک لەو پرسیارانی کەوا لە فەیسبوک بۆمان هاتووە ئەڵێت ئەگەر من کەسێکی خانەوادەکەم وەفاتی کرد باشە چی بکەین و چۆن خۆمان بگونجین لەگەڵ ئەم حاڵەتە دیارە بەڕێزان ئێمە هەندێک بیر و بۆچون هەیە ناو کۆمەلگای ئێمە بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم حاڵەتە زۆر ناتەندروستە بۆ نمونە یەکێک لەو شێوازانە ئەڵێن باسی مردووەکە مەکەن ڕسمەکەی مێن نەدەرەوە ئەمە زۆر هەڵەیە بەڕێزان گرنگترین خاڵی مامەڵەکردن لەگەڵ ئەم کەسانێکەوە تووشێم تازیە باریە بوون ئەوەیە یەکەم باسی کەسەکە بکرێت کە وەفاتی کردووە یادگاریەکانی بێنە گۆڕەوە باسی بکەن بۆ ئەوی ئەو خەم و پەژارە و ناڕەحەتیەکە هەیەی ناوە بیهێنێتە دەرەوە هەڵی نەگرێت دوای ئالۆز بێلێ و 6 مانگ و ساڵێک و 2 ساڵ هەر بەدەست ئەم خەفەتانەوە بکرێتەوە زۆر زەرورە لێ گەڕێن قسە بکات بگیرێت هەتا ئاسایی ئەگەر بشگیرێت بەڵام گریانەکە نەهگاتە حدیەوەی کەوا عەزیەتی خۆی بدات و لە خۆی بدات ئێمە ئاڵێ نەتوانێت لە شوێنێکە ئەگەر خەڵک بە دەور و پشتی بێ با بگیرێت با باسی مردووەکە بکات با وێنەکانی بێنێتە دەرەوە وە زۆر گرنگە هەندێک جار ئەگەر گروپێک خەڵک کە هەمویان
خزمی ئەو برادران یاخود برادری نزیکی ئەو کەسن دابنیشن بێکەوە یادگاریەکانی ئەو کەسە بێنەوەیات و بۆ نمونە لە کۆمەلگای ئێمەمەیەکێ لە حاڵەت تەندروستەکانە کە تعزیە هەیە و چەند ڕۆژێکە خایەنێ دیارە ئەمە لە مەجلیسە باسی مردووەکە ئەکرێ و یادگاریەکانی دێتەوە یادەوە ئەوە هەمووی بەشێکە چارەسەری بۆیە ئامۆژگاری ئەمە بە هیچ شێوەیەک ئەو شتانە نەخەنناوە و مەڵێن باسی مردووەکە مەکەوە مەگیریە نەخێر ئەمە بە پێچەوانەوە زەرەر دەگەێنێ بۆ کەسێکەوە توش بە پەیوەندیەکی تەلەفۆنی وەرەگرین بە ڕێزان کاک بەرزان لە شارە زوور فەرموو کاکە بەرزان جان ئەم کاتتان باش ئەم کاتر باش گیانی من ئەلۆ کاتتان باش ئەو کاتر باش کاکە بەرزان فەرموو گوێمان لێتە پرسیارەکەت کە ئەزیزم دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم برای بەڕێزم زۆر سپاس فەرموو کاک بەرزان وڵی برای بەڕێزم شکر بۆخوا هیچ کێشە و مەشاکیلێکم نییە بڵێن لە هیچ عین لە قەزەی مادی و معدەوی ئەو شتانەوە باشە گیان بەڵێ فەرموو کاک بەرزان کاک بەرزان تۆزێ پەلە بکەیت لە بەرەوەی پەیوەندی تەلەفۆنی زۆرمان لەگەڵایە بۆی بتوانین پەیوەندی وەرگرین لەناو برادران و لەم دیارە پەیوەندەکەی پچڕای کاک بەرزان کاک ڕزگار وەرەگرین لە شاری سلێمانی ببورن نیگار خان وەرەگرین فەرموو نیگار خان ئەلو بەڵێ نیگار خان فەرموو ئەم کاتە باش دکتۆر ئەو کاتر باش خوشکی من وڵی من زەحمەنە بە دوو پرسیارمەیە فەرموو نەخۆشینی خەمۆکی تا چەند چارەسەری یعنی بە تەواوەتی هەیە و عیلازێک تا ئێستا دابین نەکراویان هەوڵی بۆ نەدراوە کە چۆن ئێستا تۆ شوێنێکت بێشە حەبێکی ئازار ئەخۆی ئەو ئازارت نامێنێ ئەویش عیلازێکی ئاوا چۆنڵی سەریع پرسیاری دووەم نیگار خان پرسیاری دومی شمۆڵات هەر تایبەت بۆ بوو یعنی نەخۆشی خەمۆکی تا چەنە چارەسەری هەیە یعنی تەکید بی کە چارەسەری بە تەواوەتی هەیە و بە تا چەنە یعنی چارەسەری تا چەنە ئەکرێت بەڵێ سپاس دیارە هیوادارم کە بەڕێزان ئەوانەی کەوا پرسیارەکەن پێشتر ئەگەر پرسیارەکەمان کرد بێت هەوڵدەم پرسیارێکتر بکەم بۆی خەڵکی تر ئیسفادە بکات چونکە ئەو پرسیاران پێش تا وەڵامدایەوە بەڕێزێک پرسیاری دەربارەی خەمۆکی کرد بڵێ خەمۆکی چارەسەری هەیە و ئێمە لە ئەڵلقەیەکی دوور و درێژ باسی چارەسەری خەمۆکیمان کرد و باسی ڕێژەکانی سوودبینین لە نەخۆشی لە چارەسەری نەخۆشی خەمۆکیمان کرد و نیگارخان بەڕێز دەتوانی بگەڕێیتەوە بۆ سایتی NRT لە بەشی بەرنمەکان بەرنامەی دیاردە و دەروون نەخۆشی خەمۆکی بکەیتەوە بە درێژی باسی هەموو نیشانەکانی و چارەسەری و دەرکەوتەکانی و دەرەنجامەکانی ئەو چارەسەریشەیە بەڵام زۆر بە کورتی بەجەناب دەڵێن بڵێ خەمۆش چارەسەری هەیە و وەک چۆن بۆ زەخت و فشاری خوێن و بۆ شەکرە و بۆ دڵ حەب دۆزراوەتەوە دەرمان دۆزراوەتەوە بۆ خەمۆکیش دەمێکە دەرمان دۆزراوەتەوە ئێمە ئەینوسی و خەڵک چارەسەری کردووە و ئیسفادەی لێ بینیوە و ڕێژەکانیش گۆڕاوە و گەبگەڕێتەوە بەرنامە باشی ڕێژەکانان بە درێژی کردووە پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنی وەرەگرین کاکە ڕێگر بەڵێ دکتۆر مەرحەبا چۆنی باشی مەرحەبا برا سەر چاوان سەبارەت بە پرسیارەکەت نەخۆشی دەرونی لەو ماوەیە زیاتر ینی من باسی بیستوێکی ئەم مانگەکەم ینی پێم وایە لەم وەزعی ئێستادا کە باس لە بیستوێکی مانگ دەکرێت ئیشی دەرونی پێم وایە لە سەرانسەری جیهان ڕوو لە زیادبوون دەکات لەم ڕۆژەدا چونکە زیاتر لە دە ڕۆژەکە ئامارێک لە قوتابخانەکان لە دایرەکان بکرێت یعنی زیاتر خەڵک لە ماوەیەدا کارەکانیان بە باشی ئەنجام نادەن ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بیستنی ئەم هەواڵە یاخود بیستنی ئەم شتێکە گوایە دنیا کوتایی دێت لە بیستوێکی دوازەیە پێم وایە ینی ئەم هەواڵە بووتە کاریگەرێکی زۆر لەسەر خەڵکانی جیهاندا ئەمە ینی پێش ڕووداوەکە خەڵک زۆر ئەترسێت و زۆر باری تەندروستی دەرونیان باش نییە من خۆم لەگەڵ چەند هاوڕێکانم قسەم کردو ینی وەزعیان زۆر ینی بە لاوازی و بە ترسەوە پێم وایە ینی بیستوێکی مانگە کاریگەرێکی زۆری هەبووە لەسەر گەنجان و خەڵکانی هەموو جیهان ینی شتێکی ناسە ینی بەڵێ کاکە ڕێگرجان جا پرسیاری جەنابەت ئەوەیە کە قسە لەسەر بابەتە بکەین یان چی بەڕای جەنابەت دیارە کاکڕێگر پەیوەندەکەی پسراوە بەڵێ من دیارە هەر لە فرسەتێکی کەمە با تۆزێ باسی ئەم حاڵاتە بکەین ڕاستەکە کاکڕێگر ماوەیەکی دوور درێژە لە ڕێگەی چەند سەرچاوەیەکی ئینتەرنێت و سەرچاوەکانێکی ڕاگەیاندن ڕاستیەوە کرد کە لە 21 ئەم مانگەیانی بەیانی 21 دوانزەی 2012 کۆتایی دنیا دیارە ئەم هەواڵە بەڕێزان دوورە لە هەموو ڕاستیەک هیچ سەرچاوەیەکی زانستی باوەڕ پێکراو لە هیچ شوێنێکی دنیا ئەم هەواڵی ڕاست پشتڕاست نەکردوێتەوە و بەرپرسیارێکی خۆی لەم هەواڵە ڕانەگەیاندووە
ئەمە ناوە ناوە کۆمەڵی هەواڵی ئەوە بیستین لە ئەوەندە دنیا تێکە چێ لەوەندە فلانە ڕوودا و ڕۆدا ئەمە حاڵەتێکی ئاساییە لەوەتەی دەستگاکانی ڕاگەیاندن هەن لەوەتەیکەوە دەستگای بینرا و بیستراو هەیە لە ڕاگەیاندنە و سیستمی ڕێکلامیش هەیە و بەشێکی دوورودرێژی ئەوێ قسەی لەسەر بکەین لە سایکۆلۆژیای ڕاگەیاندن و ئەمە حاڵەتێکە ئاساییە بۆیە پێویست ناکە خۆتان تووشی شپرزە بکەن خۆتان نیگەرانکەن لەبەرەوەی ئەم دیعایانە هەر ئەبێت و ئێمە عقلمان هەیە بۆی بێتە تەرازوو بۆ هەڵسەنگاندنی شتەکان بۆ بۆی بڕیاردان لەسەر شتەکان ئێستا کەشوهەوایەکی ئارام وەزعێکی ئارام هیچ ئەگەرێکی ڕوودانی هیچ کێشەیەک و هیچ گرفتێک لە ئارادانی لەنە لێرە لە هیچ وڵاتێکی دنیا بارانە بارێ بەفرە بارێ ئەبێتەوە ڕۆژ دنیا خۆشە بێ دیسانە بێتەوە باران ئەمە مەناوانیە کە دنیا تێکەچێ و لەوەتەی ئێمە هەین و باوباپیرانی ئێمەش بوون ئەو دیار دەسروشتیانە هەبوون بۆیە خۆتان تووشی هیچ ترسود لە ڕاوچێ و گرفتێک نەکەن شار ئارامە و ژیانی شێشتا پڕە لە خێر و خۆشی پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنی وەرەگرین دایکی دیاری لە قەڵاتجێ ئەم کاتر باش خوشتی من باشی زۆر سپاس بێ زەحمەت من ماوەی 2 ساڵە بەڵێ هەستم بە ئەوە کردووە دڵم پەلەپەل دەکا دایمە حەزم لە تەنیایی و تاریکیە بەڵێ عەسەبی دەبم یعنی کە عەسەبی بووم هەز پڕ دەدەمە ئەوە کە زەربێک لە خۆم بدەم نەک دەوروبەرم زەربە لە خۆم دەدەم بەڵێ ئایا ئەوە چارەسەری هەیە یا ئەو پێی دەڵێن چی بەڵێ باشە دیارە ئەم حاڵەتە ئەوەی کە دیسان هەڵقەکانی پێشوش باسمان کرد لێدانی بە پەلەپەلی دڵ زۆر هۆکاری هەیە ئەوەی کەەوە جەنابیشت حەزەکەی بەتەنیا لە شوێنێکا بیت لە ژوورێکا بەتەنیا بیت ئەمەش دیسان یەکێکە نیشانەکانی خەمۆچی بەڵام بۆی بڵین 100% ئەمە خەمۆچیە دەبێ هەموو نیشانەکانی لەگەڵا بێت دڵتوندی تێکەڵ نەبوون بە خەڵک حەزکردن لە شوێنی تاریک تااقەتی ئیشکردن نەمان وە لەگەڵیشیدا هەندێک نیشانی جەستەی بۆ منە بۆ ئافرەتان تێکچوونی سوڕی مانگانەی سوڕی مانگانە تێکچوونی خەو تێکچوونی خواردن هەموو ئەمانە نیشانەکانی خەمۆچین ئەگەر هەموو ئەمانەت هەبێ خوشی بەڕێزم دیارەمە خەمۆچیەوە پێویستی بە چارەسەری هەیە و دەتوانانی لای پزیشکێکی دەرونی چارەسەری وەربگری بەنسبەت ئەوەی کەوازوو عەسەبی دەبیت بەتەنیا عەسەبی بوون و تووڕەبوون بەتەنیا نەخۆشی نییە یعنی گەر هیچ شتێکی لەگەڵانە بێت نەخۆشی نییە بەڵام ئەگەر هاتوو هەندێک کۆی وتتەوە خەمۆچی ئەو خەمۆچێت هەبوو یاخود نەخۆشیەکی تر لەگەڵی هەبوو ئەم کاتێ مەتوانین بڵێنەوە بەشێکە لە نەخۆشیەکەوە قابلی چارەسەریە بەناسخان وەرەگرین لە دەربەندی خان فەرموو بەناسخان ئەم کاتە باش دکتۆریان باش کاتر باش خوشتی من دکتۆرگیان وەڵاهی پرسیارێک دوو پرسیارمە بوو فەرموو بەڵام زۆر بە کورتی بەناسخان باشە دکتۆرگیان وەڵای دکتۆرگیان تم سەبارەت بە ترس ئایا مناڵێکمان هەیە زۆر ئەترسی یعنی ئەڵێن هەمجار ئەڵێن کە بترسێت تووشی شەکرە بێ زۆر ئەترسی یعنی بڕواتە دەرەوە بە یەکێ لەگەڵیا بڕوات شەوان ئەترسێت ئیتر ئەوە یەکەم پرسیارمە دووەم پرسیاریشم برایەکەم ڕۆژ بۆ خارج لەوێت تووشی خەمۆکی بووە تووشی نەخۆشی دەرونی بووە ینی بڵێ حەزە تەنیاییەکە حەزەکە دائیم لەوێ بەتەنها بووە گیراوە لە بینی بڵێ بەریتانیا و یۆنانە گیراوەتر لەوەوە وەکو ترسێک ینی حەزەکە دائیم تەنیا بێ ئەیتر وایە یعنی ئێمە بۆبۆنی ئەوە یعنی ناڕۆینە بۆ ماڵە باوکشمان بڵێن لەبەرەوەی ئەو هەستەکەین بێتاقەتەوەی سەگوم لە بەرنامەکەت بوو باسکردستانتەرێ هەیە لە سلێمانی سەبارەت بۆ شتانە وتم با پەیوەندی بکەم بە جەناب تۆزان چۆنیە بۆ ئەو بڵێ باش بێت بەسەر چاو بەناسخان دیارە دەربارەی پرسیاری یەکەم ترس لای منداڵ حاڵەتێکی ئاساییە هەموو منداڵێک تێگەیشتنی وەکو هی گەورەی دەربارەی شتەکان ئەگەر بێت و پەروەردەیەکی تەندروست نەکرێت بەڵێ ماناکانی بۆ دنیا بۆ شتەکان ترس ئامێزە بێ بۆ منە منداڵ لەوانەیە لە تاریکی ئەگەر بە جوانی تێی نەگەێنرێت کە تاریکی شەوە هاتووە و دوای شەو ڕۆژ دێ و ئاساییەوە ئەوەش بەشێکە لە زیندەجی ئەوە ئەگەر هەندێک جانەوەر و هەندێکشی تایبەت هەیە بۆی شەرح نەکرێ مەچی لەوانێت ترسی بۆ دروست بە پێچوانەوە هەندێک خانەوادەی کورد بەداخەوە عکسی ئەماکەن پێچوانەیە ماکەن کە شەو دێڵێ تاریکی هات هینەکە دێ ئەتخوات ئیتر مەجموعەیەک ترس و لە ڕاوشێ بۆ دروستەکەن زیاتر مناڵە کاترسێنن ئەمە هۆکارێکە بۆ دروستبوونی ترس ئەجینا هیچ منداڵێک لە خۆیەوە کە دروستە بێت لە مناڵیەوە ترسی نییە و ترسێکەوە لە هەموو شتێک بترسێ بەڵام لە پەروەردەیان لەوە جیرانەکان دراوسەکان لە مەکتەب منداڵەکان فیلمێکە بینێ شتێکە بینێ ئەو لە پەروەردەیە دروستە بێت بۆ چارەسەری ئەمە خوشی بەڕێزم دیارە دیسان دەڵێم ئەو شتێکە لێ ترسێ دەبێت بۆی شەڕحکەن دانیشن لەگەڵی و تێبگەین کەم شتە قابلی ترس نییە و تێهینی بۆ بکرێت دەورەی ینی ڕاهاتنی بۆ بکرێ لێ بگەڕێن بەتەنیا بڕوا و تەشجیع بکەن ئەگەر بڕۆ ئەوی شە بکەیت ئێمە ئەو دیارێتە دەینێ چەند شێوازێکی ئاوا لەم بابەتە و چارەسەری بێت بەنسبەت گرفتی خەمۆکی لای براکەت کە هیوادارم چارەسەر بکرێت و سەلامەت بێت ئەمە حاڵەتێکی باوە بەتایبەت لە ئەوانەی کەوا سەفەر دەکەن
بەهۆی ئەو ناخۆشیان لە ڕێگای دەیبینن بەهۆی گۆڕانی کولتور نتوانینی خۆگونجاندن لەگەڵ کولتورەکە لەگەڵ ئەو سەدمانی کە تووشە بن لە ڕێگا بۆ هەیەکەوە تووشی خەمۆکی بێت نەکرد بە تەنها ئەو سنتەرێکەوە کاک سەلاح باسی کرد لە کوردستان کۆمەڵێک لە هەموو خەستەخانەیەک ڕاوێژکاری دەرونی هەیە ئێوە لە کام شار نزیکن ئەتوانن نەخۆشەکەتان لە ڕۆژێک لە ڕۆژەکان بن بۆ ڕاوێژکاری دەرونی لەوێ پزیشکێکی دەرونی بە ڕێزدانیشتووە بە خۆڕایی نەخۆشەکەتانە بینێ دەرمانیشی بۆ نووسێ و هیوادارمکەوە چارەسەر بێت پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنی وەرەگرین کاک بەهمەن لە شاری سلێمانی فەرموو کاکە بەهمەن جان. ئەلو بەڵێ کاکە جان ئەم کاتەوە باش سەرچاوان کاکە برا دەستخۆشی بەرنامەکە لەگەم کاک دکتۆر زۆر سپاس کاکە بەمن دکتۆر جان وەڵا پرسیارێکمانە بووم کەرەمکە خۆم لە خۆمە هەستێکم دادوست تقریبا 6 مانگ 7 مانگە بێ کە ئێمە ژوویاخ و ئەسمە دەرەوە زیاد لە 10,000 دەستێم لە دەرگاکە یا کە ئاڕۆم خولوقاتێکی سەیرێنێنم هەستەکەم قازانێم ئەڵم ئەمە هەنگاوام غەڵەتە با پاشەکشێکم دەموچاومە شۆم زیاد لە 10,000 بەلعقاکەم وی گرمانێ هەستەکەم شتەکان دووبارەکەمانێ ترسێ لە دەشما دووسە بێ تر پرسیارەکەم ئەوتم بزانم پێویستە سەدای دکتۆرکەین ئەمە چی پێ ئێڵێن ئایا کە سەدای تۆکە چارەسەری هەیە یان نە ئەمە باش کاکە بەهمەنجانم حاڵەتێکی دەرونیە پێڵێن نەخۆشی وەسواسی قەهری بە ئینگلیزی پێ دەڵێن OCD واتە Obsessive Compulsive Disorder بۆ زانیاری زیاتر بڕۆ بۆ سایتی NRT بەرنامەی دیاردە و دەروون نەخۆشی وەسواسی بکەرەوە بە درێژی باسمان کردووە و کۆمەڵێک کەسایەتی بەناوبانجی دنیاش ئەو نەخۆشیە جەنابتانی هەیە جێگەی ئەوە نییەکەوە هەست بە شەرمەزاری و بە ترس بکەیت نەخۆشیەکە ئەگەر بێت و بە شێوەیەکی تەندروست و ڕێک و پێک ئەو دەرمانە بەکاربێنی کە دکتۆرەکەت بۆ دانێ ئەو ڕێنمایانەیە کە دکتۆرەکەت بۆ تەکات جێبەجێ بکەیت بەڵێ قابلی چارەسەریە بەڵام ئەوەندەی هەیە تۆزێک دەبێت سنگت فراوان بێت چونکە نەخۆشیێکی درێژخایەنەوە تۆزێک پێویستی بە تەحملی هەیە هەم لەلایەن دکتۆرەکەتەوە هەم لەلای خۆت و خانەوادەکەشتەوە پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنی وەرگین داچی دیار لە کەلار بەڵێ سلام علیکم بەڵێ سلام علیکم سلام سەرچاوان خوشی من دکتۆر باسی زۆر سپاس سەلامت بیاخوا دکتۆر پرسیارێک مێ زەحمەت لێیە فەرموو دکتۆر من پرسیارەکەم بین باوکی مناڵەکانم بەڵێ خوشی من گوێم لێتە ئەلو خوشی من گوێم لێتە ئەگەر گوێت لێمانە باوکی مناڵەکانم برادرێکی هاتوۆتە لایەتی توش شەبەکی چاو هاتوومە باوکی مناڵەکان چی کردووە بمبورە باوکی مناڵەکان چی برادرێکی هاتوۆتە لایەتی توش شەبەکی چاو بوومە چاوم شەبەکی انتیابی کردووە توش ئەو نەخۆشیە بوومە باش ئێستا ئەویش لەو ڕۆژەوە ئەو برادری ڕۆژتەوە ئەو توش عینەن ئەو نەخۆشیە بووە بەڵێ دکتۆرێکی زۆرمان پێی کردووە فەحسێکی زۆرمان بۆی وەرگرت دوو جار شۆتە ئێران لێوە پێ دکتۆری ئێرانیشی کردووە پەیوەندی بە نەخۆشیەکەی ئەوە بووە هیچ چاک نابێتەوە حەپێکیان بۆی نووسێ ئەو حەپەی شەموو دسمی تایمی دسمی تێک داوە ئێستا چی لێ بکەین باشە بەڵێ دیارە خوشی من ئەو حاڵەتە ئێمە لە حەڵقەکانی تر باسمان کرد پێ دەڵێن جەستەیی بوون بە ئینگلیزی پێ دەڵێن سایکۆسۆماتیک دیسۆردەر و هایپۆکۆندریاسس ئەم حاڵەتە دروستە بێ لە ئەنجامی خراپ تێگەیشتن لە یەکێک لە نیشانەکان لە جەستە یان کەسێکەوە لە ماڵەکەی خۆیان بۆ نمونە کەسێک ئەم حاڵەتەیە بێت نەخۆشیێکی جەستەیە بێت ڕەفیقێکی دراوسەیەکی لە تەلەڤیزیۆن لە ئەخبار لە ئینتەرنێت شتێکە خوێنێتەوە ئەڵێ ئەمیشەو نەخۆشیەم هەیە ئیتر ئەو نەخۆشیە بەڕاستی بۆ ینی نیشانەکانی هەست پێکات بەڵام لە ڕاستیدا ئەم نەخۆشیی نییە بۆیە نەخۆشیەکی تۆزێک ئالۆزە پێویستی بە سەبر و بە چارەسەری درێژخایەن هەیە من ئامۆژگاری جەنابەت و باوکی مناڵەکانیش دەکەم کە سەردانی پزیشکێکی پسپۆڕی شارەزا بکات لەو شارێکەوە لە جەنابتان نزیکە لە نزیکەوە هەم پێویستەکە دەرمانی بۆ بنووسێت هەم پێویستەکە تێگەیشتنێکی تایبەتی بۆ دابدرێت دەربارەی نەخۆشیەکەی و شتێکی خراپیش ئەوەیە کە فەحسی زۆر بکات زۆر ئەوانی کەشی و نەخۆشییا بن زۆر ڕۆن فەحسەکەن چەند زیاتر فەحس و پشکنین بکەن سەردانی دکتۆری زیاتر بکەن زیاتر ڕۆزەکان ئالۆزە بێ چونکە لەوانەیە هەرها کەزایی لە یەکێ لە فەحسەکان شتێکەکەی بۆ دەرەچێت ئیتر ئەو کاتە ئەیگرێ بەم نەخۆشیەوە لەو نەخۆشیەوە بۆ نەخۆشیێکتر حاڵەتەکەی ئالۆزتر دەبێت بۆیە تکایە با زۆر پشکنین نەکات سەردانی دکتۆری زیاتر نەکات مادام حاڵەتەکەی دەرونیە با دکتۆرێکی دەرونی بیبینێت و هیوادارم چارەسەر بکرێت شەنگەخان وەرەگرین لە شاری سلێمانی فەرموو شەنگەخان ئەلۆ بەڵێ خوشی من فەرموو ئەم کاتە باش دکتۆر ئەو کاتر باش سپاس وەڵاهی من دوو پرسیارم هەیە فەرموو یەکێکی لەوانە من خۆم واری لەم 86
یەکەم پرسیارت چ بوو شەنگە خان؟ تووشی باری دەروونێکی زۆر خراپ و ئالۆز بۆم بەڕاستی بەڵێ سەرڕای ئەوەی کە متابعی کۆمەڵە کتێبم کردو لەسەر نەخۆشی دەرونی ئەو شتانە بەڵام هیچ سوودی پێ نەگەیاندووە. بەڵێ مەبەستت چییە بە بارێکی دەرونی زۆر خراپیانی چۆنە دەبارەی دەرونیەکەت؟ زۆر بە کەسی بەرامبەرەکەێنم لە ڕووی نەفسیەوە بەڵێ دوای ئەوەش زۆر جار کەسی بەرامبەر ئەڵێ شێت یعنی نەخۆشی نەفسیان حاڵەتی تووڕەبوون ئەچێتە قەڵبی شێتیەوە. باش بەس تووڕەبوون؟ تووڕەبوون بەڵێ هەڵچوونێکی بێ حەدم هێژانە سەرەگرم ینی کۆنتڕۆڵم نامێنێ. باش مەلۆکاریکە کردومە. باشە شەنگە خان سەبارەت بە ئەو بارە دەرونی کە جناب باسیەکەیت ئایا کاردانەوەی ڕووداوێکی ناخۆش بۆ یاخود هەندێک کەس بێەوە هیچ ڕووداوێکی شەبێ لە ژیانیان بۆی هەندێک گۆڕانکاری بەتایبەت لای ئافرەتان لە کاتی سوڕی مانگانە لە کاتی دووجیانی لە دوای وەستانی سوڕی مانگانە هەموو ئەمانە هەندێک حاڵەتی دەرونیان بۆ دروستەکات بەهۆی تێکچوونی هۆڕمۆنەکان ئەم حاڵەتانە سەرەتا دەبێ ئەو هەندێک پشکنین تایبەت هەیە بۆت بکرێت کە تۆ هیچ کێشەیەکی جەستەیت نییە دوایەوە توانیت لەگەڵ پزیشکێک دانیشی بە درێژی ئەو بارە دەرونی کە هەتا باسی کەیت وە چارەسەری هەیە بەتایبەت ئەو نەخۆشیانێک وەکو خەمۆچی و دڵە ڕاوچی ئەومانە زۆر ئاسان بۆ چارەسەری. دەربارەی پرسیاری دۆمە تووڕەبوون و هەڵچوون ئایا بە نەخۆشیە وەکوتم تەنها بەتەنها هەڵچوون و تووڕەبوون بە تەنها نەخۆشینین ئەگەر نیشانێتریان لەگەڵدا نەبێت و کاتێک نیشانێتریشان لەگەڵا بێت لە کۆمەلگای ئێمە کەلیمەی وشەی شێت بەکاردێنرێ ئەمە حاڵەتێکی دەرونیە هەموو نەخۆشیێک ناوی خۆی هەیە لە وڵاتانی پێشکەوتو و ئەوە هێدی لە کۆمەلگای ئێمەش خەریکەوە دروستە بێ شتێک نەماوە بە ناوی شێت تەنانەت ئەوانەی کە لەسەر زادەکانیشن ئێمە ئێستا دەستنیشانی نەخۆشیەکانمان بۆ کردن و تەصنیفمان کردو ناویان هەیە و نەخۆشیانە بۆیە ئەمە تەنها لە فەرهەنگی نەخوێندەواران و خەڵکی ناشارەزا بەکاردەهێنرێت هیوادارم کەوا جەنابەت لەوە دڵنیابیت کە تۆ نەخێر نەشێتی و نە هیچ کێشەیەکی وات هەیە کە پێبوترێشێت. پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنی وەرەگرین تاراخان لە شاری هەولێر. باش کاتر باش تاراخان. باشە حیاتی دەتوانیت؟ زۆر سپاس زۆر سپاس. کاکتۆر من ماوەیە کە زۆر معەلەقم نازانم ینی دایکم لێرە بووە خەڵکی ڕۆژهەڵاتی دایکم گەڕاوەتەوە ناوێرانی کرد ئێستا زۆر معەلەقم یانی سێرەکی شەوان خەوم لێ ناکەوێت زۆر بیرەکەمەوە نازانم ینی هەستەکەم لە خواردنی جارانم ماوە کاکتۆر. ڕووداوێک ڕوویداوە سارا خانوات لێ هاتووە؟ بەڵێ ڕووداوێکی دیاریکرا ڕوویداوە دوای ئەوە تۆوات لێ هاتووە؟ دایکم لێرە زیندەگیەکە بڵێن لە هەولێر عەفوەن ئێستا گەڕاوەتەوە ناو ئێران چووتەوە ڕۆژهەڵات لەوێ کە زیندگیەکەن ئێستا لێرە نەماوە یانی نازانم ئەو دیدایکم ڕۆژوەتەوە زۆر معەلەقم چۆنەڵی يعني مرتاحني نازم همش مش كم جلوقة يعني تاسع دوسية دعمهم كردوها كاكتور خوشم دكتورة ملك عليك دائما كاكتور بس من يعني يك بس يعني تريش ما كاكتور هو كان خمانين يعني وكان لخمان كتوشي نخوشي دروني خمان كذبين بمبورة برسالي دوم تشيا سارة خان عفوا داوي بخشين اللي كم كاكتور الله هو كان يش خمانين يعني دربزني بخمانه وتايبني بخمانه عفوا باش بەنسبەت پرسیاری یەکەم ئەگەر تێگەیشت بم چکە دەنگت زۆر وازەح نەبوو سارەخان بمبورە بەڵام ئەگەوەندێ من تێگەیشت بم ئەوەی کەوا کەسێک زۆر متعلقە بە شتێک یاخود زۆر بەسێتەوە بە شتێک دیارە ئەمە حاڵەتێکی ئاساییە بەڵام ئەگەر لە زیاد لە حەدی خۆی تێپەڕی بۆم لە کاتێک ئەو کەسە دەستە دەیت لێ دوورەکەویتەوە ئەو لە بەرنامەکەیە باسمان کرد پێشکەمێک ئەمە حاڵەتێکی نائاسایی ئەگەر لە وەختی خۆی تێپەڕی کە بۆ من ئەگەر شەش مانگێک تۆ بەردەوامی تر دوای لەزدانی ئەو کەسە هەر بەردەوام متعلق بی پێی ئەو حاڵەتێکی نائاساییەوە پێویستە لەگەڵ چارەسەرکارێکی دەرونی دانیشتن بۆی چەند جلسەیەک دۆ بکات و ڕابێ لەسەری و بەنسبەت ئەوەی کەوا ئایا خۆمان هۆکارین نەخێر بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی ئەم بۆچوونە بڵاو نەبێتەوە مرۆڤ ئەگەر بەهێز بێت تووشی نەخۆشی دەرونی نابێت ئەم بۆچوونە زۆر هەڵەیە چەند بەهێزیش بیت بۆ هەیە تووشی نەخۆشی دەرونی بیت چکە نەخۆشی دەرونی هەنجار بەرزتۆ نیە کۆمەڵێک هۆرمۆن و ئەنزیم لە مێشتی تۆ لە جەستەی تۆ زیاد و کەمەکاتی تەمە بەهێزبی بەهێزبی کاریگەری نییە بەڵام کەسێکەوە هەستەکات تووشی کێشەیەکی دەرونی بووە بڵێ زوو چارەسەری خۆی بکات بەڵێ هەندێک میکانیزم هەیە بەکاری بێنێ وەرزشکردن تێکەڵبوون لەگەڵ خەڵک گوێگرتن لە مۆسیقا ممارەسەکردنی طقوسە ڕۆحی و دینیەکان بەڵێ ئەمانە هۆکارن بۆی کەسێکەوە زیاتر زووتر چاک بێتەوە و کەمتر تووشی گرفت و کێشەی دەرونی بێ بۆیە بە شێوەیەکی گشتی مرۆڤ بەدەست خۆی نییە هەندێک نەخۆشی بەڵام ئەتوانێ هاوکار بێ بۆ ئەوەی زوو چاک بێتەوە چارەسەرێکی ئاسانتر بێت هەناسەخان وەرەگرین لە کەنار ئەو کاتر باش هەناسەخان هیوای سەرکەوتن بۆ خەڵک و پرۆگرامەکەت سەرکەوتن بووی پرۆگرامێکی زۆر جوان هەیە زۆر سپاس بە تایبەتی من لە خۆمەوە ئەڵێم من یعنی ماوەیەکە لە خۆشەویستەکەم دابڕاوم دڵم و دەروونم زۆر گۆڕاوە
زۆر زۆر گۆڕانکارین بەسەرهاتوە یعنی ناتوانم کاتێک دەخوێنم ئەو چیتەوە یاد هەناسەخان تۆزێک دەنگت ئەگەر بەرزکەی نازانم ئەگەر برادرانی کۆنتترۆل هاوکاریمان بکەن تۆزێ دەنگت یان نازانم لای خۆتە کێشەکەیان چییە باجێمە دەنگت نییە بمبورە هەناسەخان ئێستاگەت لێمە باش ئێستا ماوەیەکە لە خۆشەویستەکەم جیابوومەسەوە باش تر گۆڕانکاریەک زۆر بەسەر ژیانم داهاتووە یعنی کاتێک دەخوێنم بیرم هەر لای ئەوە سەیری کتێبەکەمەکە شێوەی بکێتەوە یاد من یعنی تر قسەکانی هەموو کات لەگەڵ ما ئەژین ناتوانم لەبیری بکەم چەند جارێک هەوڵە دەم ئیسە من ماوەی کاربیرم لەوە کردەوە کە خۆم لە ناوەدەم چونکە من بۆ ئێنەبم ژیان خۆش نییە یعنی بیرم لەوە کردەوە یعنی زۆر خوشکەم کەسانی دەوروبەرم هاوکاریم بەکەن کە من ئەو شتە نەکەم بەڵام ئەڵێ من هەناسەخان لەگەڵمان ماوی خوشی من بەداخەوە هەناسەخان گوێمان لێتە خوشی من لەگەڵ تاین باش دیارە بەداخەوە ئەمە ئەوەی بوو کە باسمان کرد لە کاتی دەستدانی کەسێکی زۆر خۆشەویست کەسێک تووشی تازیەباری دەبێت بۆ چەند ڕۆژێک بۆ چەند ساتێک ئەم حاڵەتی تۆ هەناسەخان حاڵەتێکی ئاساییە ناتەندروست نییە هەمومان هەموو ئینسانێک هەستی هەیە سۆزی هەیە کاتێک کەسێکی خۆشەویستە دەسەدات تووشی ئەم کاردانەوە دەبێت کە جەنابەت تووشی بووی بەڵام بگاتە حەدیەوەی کەوا بیر لەوە بکەیتەوە کۆتایی بە ژیان بێنی ئەمەیان بۆتە تازیەباریەکی ئالۆز کات لێ دەکەم بە زووترین کات سەردانی کەسێکی پسپۆری دەورنی بکە لە هەر شارێکی کوردستانی سنتەری تایبەت هەیە بۆەوەی زوو لەگەڵ دانیشین و چارەسەری بۆم حاڵەتە بدۆزینەوە چونکە ئێرە و ئەو حاڵەتی تۆتیایی کۆتایی دنیانیەوە بێگومان بە ژیان بەردەوام بێ و تۆشەتوانی بەردەوام بی و سەرکەوتوبی لە ژیاندا بەڕێزان دوایین پەیوەندی وەرەگرین دایکی سایە لە شاری سلێمانی شەو باش کاکتۆر شەو باش خوشی من دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سوپاس ئەزیزم پرسیارێکم هەیە کاکتۆر فەرموو من بۆ ماوەی 2 ساڵەوەی تووشی لە برسێنەیەکی زۆر زۆر بووم بەس ئێستا تقریبا 6 مانگە بێ زۆر شتم بیر ئەچێتەوە ینی ئەو شتانی کە ڕۆژانەی کەم بۆ ڕۆژی دواتر بیرم نامێنێ ئەمە چارەسەری هەیە دیارە ئێمە وتومان لە حەڵقەکان بە درێژی ڕۆینە سەر هۆکارەکانی لە بیرچوونەوەی شت بەڵام بە شێوەیەکی گشتی سترێس و هەبوونی فشار لە ژیانی ڕۆژانەدا مەشغوڵ بوون لە ژیانی ڕۆژانەدا بە تایبەت لەم قۆناغی دواییش ئەوەی کەوە تەکنەلۆجیا و گرفتە کۆمەڵایەتەکان و گرفتە دەرونیەکان و هەموو ئەمانە وای کردو خەڵک مەشغوڵ بێت سەرقاڵ بێت شتی لەبیر بچێتەوە بۆیە ئەمە حاڵاتێکی ئاساییەوە زۆر جێگەی مەترسی نییە و نەخۆشی نییە بەڵام ئێمە هەموو جارەڵین هەوڵدا بۆ زمانێکی نوێ خۆت فێرکەیت شت لە بەرکەیت ئەوانەی کەوا متەدەینن دیندارن ئەڵێن قورئان لە بەرکا باشە حەدیث لە بەرکا بۆی زاکیرەی تەفعیل بێت ئەوەی کەوا کەسێکی ئەلمانیە بۆ مناڵێن شعر لە بەرکا خۆت فێر زمانێکی نوێکە ئەوە زۆر احتیمات کە سەرمێشتی خۆت ئەوەندە پشمە بەستە بە تەکنەلۆجیا و بە مۆبایل و بە کۆمپیوتەر و ئەمانە هەمووی ڕێوشوێنن کەوا کەسێک لەم گرفتە نەجاتی بێ و ئەگینا نەخۆشیێکی ترسناک نییە بەڕێزان ئێمە لێرەدا گەیشتینە کۆتایی ئەو ماوەی کەوا بۆ بەرنامەکەدان دراوە هیوادارم سووتان لە تەوەر و لە بابەتەکانی ئەم هەڵقەیە وەرگرت بێت تەنیا ئەمە ئەوتان بیر بێنمەوە کەوا هەندێک لەو بەڕێزانێک کە نەمانتوانیوە پەیوەندیەکانیان وەربگرین لە ڕێگەی فەیسبووکەوە توان پرسیارەکانیان بنێرن ئێمەش بە خۆشحاڵی وەڵامی دەینەوە و هەروەها ئەوەشتان بیردەینەوە کەوا هەندێک بابەت هەیە پەیوەندیدارن بەم تەوەریکەوە لەمڕۆ باسمان کرد لە حەڵقەکانی تر بە درێژی ئێمە ڕۆینە سەری و قسەی لەسەر دەکەین و هەروەها هەندێک لەو بەڕێزانەی کەوا پرسیارە ناردووە لەوانەیە هەندێک جار وەڵامی نادەینەوە لەبەر ئەوەیە کە بە پرسیارەکانی هیچ پەیوەندیەکی نە بە زانستی دەروونناسیەوە هەیە نە بە زانستی تەندروستی دەرونیەوە هەیە ئەمانە هەمویان هەندێک بابەتی زۆر ڕۆژانن و هەندێکیان کێشەی فەلسەفین هەندێکیان کێشەی کۆمەڵایەتی پەیوەندی بە پسپۆڕیەکەی ئێمەنیە بۆیە داوای لێبوردنەکەین کە وەڵامیان نادەینەوە ئیتر لێرەوە بەڕێزان پێتان دەڵێم کەوا ئەو لە ڕاوچەی کەوا خەڵک هەیەی لەسەرەوەی کەوا 21 مان کۆتایی دنیای لە مێش خۆتانی دەربێنن کۆتایی دنیا نیە 2 هەفتەی تر بێت پێتان دەگەمەوە بە خۆشحاڵیەوە و هیوادارم ئەم شەویش کە شەوی هێڵدایە شەوێکی خۆش بگوزارێنن و لە شوێنێکی گەرم لەگەڵ خانەوەدا خۆشەویستەکانتان کاتێکی خۆش بەسەر برن تا جارێکتر پێتان دەگەمەوە پێتان دەڵێم ماڵتان ئاوا و خواتان لەگەڵ